خۆ وەختان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەڵامەت وەن. لە ڕۆژانە ڕابردووە شاهدە شانۆیەکی حەزەلی قێزەونە دەوڵەتە ئێرانی لە ئەوجە ڕۆخان و حەزیزیا بووین لە نەمایشە کوردبازیە قێزەون بە کەڵکوەرگرتن لە عدەیەک خوێڕیە بێدایک و باوکە کوردباز. سەرەتا حکمێک ولو دوا توزيحك بو ياران اگر هدف الدولة ايراني والدسو دسلوكو كان دولة ايراني ايجاد انسجام ويكتي لهوية وشناس فيك كردبازي دولة ايراني لبرانبر شناس واقعي كردانة وبقرتن قرباني وبقرباني دروس كردن قركتانا اتحاد نداشته خوتان و یکیتی نداشته خوتان بنوینن تا اویتر که ایمه کردان بین لمیدان درکن و پیمان حیدری و آخیز کردوار سربخو پیتان ایجید ام چالش قبول کریا و لمو بدوا لناو شارکان کردوارا یک حرکتی تریوا بکن 2000 خوێڕی بێرن کۆی بکەنەوە هەر 2000 خوێڕیەکانتان لە ناوە خیابانە کۆکەینەوە. و ئەمما تەوزیح ئەم حکمە و شەرح ئەم حکمە وەختی تۆ شناست نییە و شناسێکی ژەڵەژیاگی جەعلی بۆ خۆت دروست ئەەکەی لە شکەستە لە نەبوونە ئەمنیەتە لأستوار كردن الدولة روخاو إيرانيا دس أجري بيكسري جلوري و تروما كأمانة أويتو هوي درمان كردن أمجلجيان أخوته بويا إيوو وردو درس كرد باستان كومالي مقاطع تروماتايز بودن تاريخي بخوتان تعريفه كانو چاودران سايكس بيكو حملة عرب قاضي محمد هەڵەبجە النفال بەڵام هیچ وەخت توان ڕوبەڕووبوونەوەی واقعیتان لەگەڵ ئەمانە نەبوو تا هەرچیەک قێزەونی و بێلیاقەتی و نادانی خۆتانە دیخەنە ئەستۆی کەسێکی تر یا دروستکردن شکۆی درۆزنانە خۆتان هەڵکێشن بە زەردەشت و بە دیاعەک و بە سومر و بە هیچنەوە و گوها بعد بە قارەمانیەکە نیەن بە جەنگاوەریەکە نیەن بە ئەخلاقێکە نێستان و وانشانی بدەن کە ئەخلاقتان هەست ئەمە وانە لووتکەی بێ ئەخلاقیە ئیستە تۆ بە نەمایشە کوژاندنەوەی ئاگر کۆکردنە مشتی دەڵقەک و ئەنتەر و گۆرانی بێژ و خانەوادەی تێ هەڵدریاگ بێ بنەمایە ئەمانە گرەکتە چی سابتکەی؟ ئیسە دیگەرێکە دەوڵەتە ئێرانە یا دیگەرێکت ئێمەین تۆ گەرەکتە بە دەوڵەتە ئێران چی سابتکەی؟ گەرەکتە بێژی تۆ خەیلێ ئەخلاق مەداری خەیلێ کەسێک کە ئەخلاقی نەوێ ئەم نەمایشە ئەخلاقە ئەدا تۆ ژێردەسە دەوڵەتە ئێرانی نانخۆرە دەوڵەتە ئێرانی تەئیدکەرە دەوڵەتە ئێرانی لە مناسباتە دەوڵەتە ئێران کەڵک وەرەگری بێ سیستەمە ترانزەکشنە دەوڵەتە ئێران ژیانت بەردەوام ناوێت بێ ئاییننامە و قەرارداد و ئینتخابات و مجەوزە دەوڵەتە ئێران تۆ مەوجود نییەی ئەخلاق بە کێ ئەفرۆشی تۆ شەهید نامرێ شەهیدە کوێ نامرێ شەهید چەمکێکی ئەخلاقیە چەمکێکی قودسیە شەهیدە چییە دەقیقەن شەهیدە ئاگرە شەهیدە پوشە تۆ ئەم چەمکتە لە کێ گرکە لە ئیلاهیاتە مەسیحی لە ئیلاهیاتە ئیسلامی لە چی لە ئیلاهیاتە مارکسیستی تۆ شەهیدە چی دەقیقەن بۆ خەیرە عمومی شەهید بووی خير عمومي كاما خير عمومي
پوش و پڵای ئاویەر نەسووتێ، محیط زیست ژینگە پوش و پەڵاس کە ژووکێوە یا شارە یا ئەنچێ کە پێکاتەی شارە. ئەحیانەن یەکی لەوانە وا ژینگە کەسیفەکە تۆی، تو ژینگە کەسیفەکەی، تۆ بێ ئەخلاقی تێری، تۆ دروزنی تێری، تۆ شاڵاتانی تێری. ژینگە یعنی چی؟ ژینگە لە شار چه شکلیە؟ ئێوە ژینگەی شارتان فڕە ئەدەنە دەرۆ ئەڕۆنە کەژە ئاویەر بەرامبەر بە گۆی زەمین ئەحساسە مەسئولیەتەکەی. وا تۆ یەک کارخانەت نییە چیەکەی؟ تۆلیدە گازە گوڵخانەی یەکەی، فشارە هاوردگە لە تاوە تۆلیداتە سەرمایەداری بۆ ئەتمۆسفێر. واقعاً تو ئەم شانۆگەریە بۆ ئەەکەی؟ ئەم سێ وڵاخە کێنداکتن وە کوشت؟ ئەو دایکە ئەنتەرە چیە هاوردکتە سەرپەتی کردگە زاهرەن کوڕی مرگە و خۆی ئەشەکێنێت و بە پیرۆز بێ جەژنی لە دایک بوون. لە چی لە دایک بووگە؟ چیە؟ مەسیحە؟ قوقنوسە؟ ئێوە کامە ئوستورەتان گرکەسە دەسۆ ئەم تڕەهاتە ئێژن؟ هەدەفتان چییە؟ گەلە کۆمەی خیابانی دروسەکەن؟ ئێشە دوو نەفەرکەنە قوربانی تا هۆڤیەتە نەداشتە و شناسە نەداشتەی خۆتان ئینسجام پێ بدەن. شناسە کێس ئەمە دەقیقەن؟ و تۆ فکر ئەەکەی چون مشتێک گەلحۆت هاورگەسە ناوە خیابان جەمع زۆری هەسوو جەمع کەرە و جەمع شێتە کەس لە مقابڵتان نەناوێسێ؟ ئەوە من ئێلامم پێتان کرد چاڵشەکەتان قبوڵە. چه کوردباستان چه حیزبی باستان لەمە و بادشانۆگەریە وا لە ناوە شارەکانە بکات لە مقابڵە یارانە ئێمە هەوێسێت، حتا ئەگەر یەک نەفەر بێتە بەرامبەرتان و ئەوێسێ لە مقابڵتانە. تەواو بوو داستانە ئێوە و دەوڵەتە ئێرانی، تەواو بوو، تەواو بوون ئێوە لە بین چوون، تەواو بوو. هیچ ئەدا و ئەتوارێکتان جارێکی تر لەم سەرزەمینە جێگەی نییە، ئێوە تەواو بوون. ئەسمەت و ئاینەیە کێ فرۆشی تۆ ئەخلاقیشە هەست؟ واقعاً تۆ ئەخلاقیشە هەست؟ دادەی تعریفی کەرەوە بزانمە بتی هەڵدریاگە شەهیدە کوێز. شەهیدە کوێز گەواد باوک، شەهیدە کوێز. تۆ ئەفامی چەمکە شەهید یعنی چی؟ پس ئێمە دیگەریە ئێوەین، ئێمەیە ئینسانە کوردی بە تەمەدون و کوردیمانۆ دژمنە مشتی حەشیمەتە، شەڕواڵ لە پێکەرە، دۆی نەخوەرە، فاسدە وەکو ئێوەین. دروسە؟ واسەیتر و ئیستە ئێوە ئەم تەقابڵە دروست ئەکەن و ئێوە پێتان وایە ئێمە لەم تەقابڵە پاکێشینە دواوە چون ئێوە مشتێ زۆر و بۆر هاوردەگە دەوڵەتە ئێرانین. وە چیتانەوە؟ شەهامەتە نەداشتەکتانەوە؟ ئیستا مەسەڵەن تۆڵەیە ئەم تۆپیاگانە لە کی ئەسێنەوە؟ لە پوش و پەڵای ئاویەر؟ ئەمە چه ئاگرێک و ئەمانەی سووتان برژاندنی؟ وا کاوراوە پێی خۆی هەڕایە کرد کوراسەکەی بەریشی نەچووتوو. بۆ کێ کوشتنتان؟ ئەم سێ نەفەرتانە بۆ کێ کوشت ئێوە؟ هەروە کە دەوڵەتە ئێرانی تەواو بوو، ماجرای ئێوەیش تەواو بوو. بێسەبا لە زارە دوودانە ڕەوانکاوە ئێرانی بۆتانی لێ بەم کە تەواو بوو. دوو ڕەوانکاوە ئێرانی ساڵێ لەمەوبەر لە بەرنامەیە جیوە قسە ئەکەن سەبارەت بە ئەوزاعێ کە ئەمڕۆ مەوجودە. ایران تاریخ نداره. تاریخ یعنی خودآگاهی که پیشفرضای خودش رو از نو درون خودش محاسبه میکنه. فول تینکینگ های خودم میتونستم میشم.
در حالی که ما این کار میکنیم، میگیم من استعدادشو داشتم، جامعه نذاش، خودمون تبرئه میکنیم. هگل میخواد بگه تو استعدادشو نداشتی، اگر داشتی میشه آرمانگرا باشیم و هر چیز دیگری، ولی من خیلی نگرانم که بخش عمده این زمان از دست رفته و میترسم کل این زمان از دست بره و این پنجره زمانی بسته بشه برای همیشه برای ما و به یک کشوری مثل کامبوج یا نپال یا جاهای اینجوری تبدیل بشیم. منظورم اینه که بود و نبودمون برای اغلب مردم جهان هیچ تفاوتی نداشته باشه. دکتر احمدی، به عنوان جمله پایانی یک اشاره به مسئولیتم کردم که ما چی کار میتونیم بکنیم و یا چی کار باید بکنیم. احتمالاً با رویکرد ژیژکی شما باید اساساً ایده رهایی رو بیخیال شیم. حالا در پایان بندی و اینکه از پولمیک و رتوریک بیایم بیرون، همچنان معتقدی که باید بیخیال این پرسش‌ها بشیم یا نه در بیخیال شدن نسبت به این پرسش‌ها دنبال یک نوع اراده خاصی میگردی؟ حتما. ببینید ما یه مرحله بحران داریم. پیش از بحران وضعیت کنونی نمایندگانی داره، چه موافق چه مخالف، چه اپوزیسیون چه اونایی که در اجا لكات قيرانا وضعية استاي كومالي نوينري هز چه حاكميت چه اپوزيسيون اما بر لشرك كزاي دوانزا روجسا. بس وقتی بحران شکل میگیره و رخدادی پدید میاد، خود رخداد نمایندگان جدیدی تولید میکنه که هیچ ربطی به اون حرفا و آدما نداره و اونا دیگه نماینده این وضعیت دیگه نیستن. اینجا با قول بدیو انگار یه اکت و عملی است که خود سوژه رو از نو متولد میکنه. اون سوژه های قبلی رفتن پی کارشون. لذا هیچ وقت نباید نگران بود که تو اپوزیسیون خارج از کشور چه اراجیفی میگن، نمیدونم داخل اونایی که موافقن چه خزعبلاتی به هم میبافن. وقتی رودا و رو ادا اواني كون إتر سوجة جيان ناميني بلك الرداو جديد سوجي جديد دروزكا تواوبون هم دولة إيراني تان تواوبو بدو بال الناسيوناليزم الشيعي السفوي والناسيوناليزم آريائي هم إيوية كرد باز بخمية فاسد تواوبون استكوتقنا عن تريات لخو كشتن قصتان بو نماغا سؤرون پوشنين اقني يكتري ويكتري اكوجن نمايش تشيع جنازة وشهيد بازي خن تا امر روخان خوتان بيرن ناو صحنة جاري كيتر بازي كده اصلي امر داوا وا ايما خلق هندمان وبرو ام مسيرة بردمان ايمين وفقط ايمين وتمامية دسلوك دولة الرخاوة ايراني بهاوكاري ايومانان و ارباب يهودي امريكاية كي كجركتان الروالات بقورن بيس قشتتان كنياغا باب زانن وامن ما يشات ايوه لمو ببعد لخيابانا جواو ادريتو چون من اي تقيلمو بملتانا وكوتان اكمو لخيابانا چون اما ادامي هسا اما وكشتي ادامي هسا در تيريتو لما جراكان پنجاو حفتو قومي بازي و كلاشنكوف ودزگرتن و بفيت دولة ايران تجزية طلب بازي ديسكورس كرد غورياغا وديسكورس واقعية تمدن كردان لم شرط تمدنية برام بربة تمدن شكست خوار دقا جعلية ايراني بيسياغا بشوين احياي تمدن ايراني ون 1000 نفرون 100,000 نفرون دانه تان باكا كينو وباخاس بزانن تواو جا استبرو جنازي بوغن مشتي حيز حلي خرو ودوري وبيجا شهيد نامري تا بزانم كرف فاسد تو لأخلاق تيقي لچمك شهيد تيقي لخوشويستي و امانة داري تيقي تو حيج بهايك تهز كرف فاسد قراني بيجا حلو بركا كرا خويري كرة خويري سنيبون بو تو حيج معنايك يهز جينقا بو تو حيج تعريفك يهز بيتوان نبي مشتي كولا حيستيري تناو خيابان سرو بچكم مشتي دهاتي لناو شارك 1 مليون نفريا إما أوات دواوها تواو سنة تفتان تيكا حيز الدهاتينا وباب زانن
وخوتان ولاواندن مسخرة وقيافي تلخكتانو والشعار هاي مزخرفة بتوهية بمعناتانو توابو او چالش قبول كريا ديگري ايوه ايمينري بفرمون بين ميدان تو لما بعد ادامه بدن چون وادي على سرتاس ودسي فكر اما واکنش دولة ايران لمقابل کنفرانس ارتش كردان بو لشار سنه فرار بجلو اكن منو چالش ما قبول کرد یاران آخیز کردوار سر بخو لمو ببعد حركاته واد دست فيكات بتمام قدرت خفيه كن للنطفاء خفيه كن نمايش الجنازة وحيكل كجاغ قيزة ونبوغن وتوبيق وأمانة حيج كز نايسينيت خريداري نية خيلشت مزخرفيك أمانيش خيلي أسمت بآينا أفروشنها كقويا فرا أخلاق مدارنو فرا إنسان هاي تيجيكنو فرا الديمقراطن مداراء وسا وامن لنهاية قدرته تو بحارم وتو دخالت نكي لهاري نخوتا و بيجن مداراء كردن اوكي تو بدوانا بي امشار صاحوينية بي صاحوة آرش اللي هوني استاندار دولة ايراني اجازت بيداد خودتو دولة شكست خواردق ايراني نابود جاسوس اسرائيل تو كارمندكاني أكين ناو سطل آشخال لمو بعدش جولانا آوال خاك إيمنادنها لبريشو هر حركتي قرقتانا بكن دروس توزيح يدن نادن لسحراي كربلاء قداسد وكزنا فروشنو شرف نداشتتان بشرفيتان بشرف نافروشنو بكرامتيتان بكرامت نافروشنو خيري قريتان بقوري نافروشنو چون بابزانن اما ام تقابل قبولك این دیتان و ام چالش قبولك این دیتان وخفتان اكينها لا ايوه خوش